الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. خوايا بمان كرە دراوسەیەکی باش بۆ هاوماڵەکانمان، خوايا دراوسەکانمان بکە بە دراوسەی چاک لەگەڵماندا، خوايا ڕەحم بە دراوسەکانمان بکە و لێیان ببورە، خوايا دڵی ئەم میلەتە وابەستەی یەکتر بکە، یا ربی خوايا ئارامی و خۆشگوزەرانی ببارێنە بەسەر ئەم وڵاتەدا. آمین آمین والحمد لله. عقلی شار، بلۆکی شار ئەکرێ لەم ڕۆژەدا بە یەک ناو بنرێ. بەداخەوە ئەڵێم ئەگەر زەمانێک لەمەوبەر سەیری شارت بکردایە، گەڕەکانی مەڵکەندی سلێمانی و گەڕەکە کۆنەکانی هەولێر وەک تەیراوە، بتبینێ ماڵەکان هەمووی لە یەک ئاستی یەکترە، ماڵێک نەبوو لە ماڵێک زیاتر، ماڵێک نەبوو بە بێپرسی ماڵەکەی دراوسەی ماڵەکەی بەرز بکاتەوە و قاتێکی تری بۆ دروستکە. ئەمە عەقڵ و خۆشەویستیەک بوو کە لە نێوان دراوسەکاندا ئولفەت و وابوودەبوونێکی یەکتری لە نێوانە دروست کردبوون. ئەمما ئەمڕۆ کە عەقڵی شار بووەتە عەقڵی بلۆک، زۆر کات ئەبینی لە شاری مۆدێرنەیە ماڵێک سجن کراوە، خۆری لێ قەدەغە کراوە. بزانە ئیسلام ئیهتیمامێکی زۆر گەورەی بە دراوسێ داوە، حەقێکی زۆری بۆ دراوسەکان داناوە. رب العالمین کاتێکەوە باسی دراوسێ ئەکات، باسی تەسەلسولی ئەوانە ئەکات کە ئینسان ئەبێت چاکەیان لەگەڵا بکە، ئەفەرمێ وەبیلوالدەینی ئیحسانە، باوکو دایک ئەبێ ئینسان چاکەیان لەگەڵا بکە، لە هەمان کاتە ئەفەرمێ والجار ذي القربى والجار بالجنب، ئەفەرمێ ئەو دراوسەیەی کەوە نزیکە لێتەوە و خزمایەتیشی لەگەڵتا هەیە، یان تەنها ئەو دراوسەیەی کە لە پەناتایە و هیچ خزمایەتێکی لەگەڵتا نییە، ئەبێت تۆ چاکت لەگەڵیانە ببێ، ئەبێت تۆ باشبی لەگەڵیانە، ئەبێ ئیحسانت ببێ بەرامبەریان، کە ئیحسان هەموو مانایەکی گەورەی چاک ئەگەیەنێ. بزانە عائشە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ بۆمان ئەگێڕێتەوە، ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆر وەصیەتی ئەکرد، ئەی فەرموو ما زال جبريل يوصيني بالجار حتى ظننت أنه سيورثه. ئەفەرمێ زۆر کات باسی ئەوەی ئەکرد کە ئینسان زۆر حقوقی دراوسێ بپارێزێ، ئەی فەرموو بەردەوام جوبرائیل ئەوەندەی ئامۆژگاری ئەکردم، ئەوەندەی باسی دراوسێ بۆ ئەکردم، ئەوەندەی وەصیەتی بۆ ئەکردم بەرامبەر بە دراوسێ چاک بم، تا خەریک بوو زەنی ئەوە ببم کە دراوسێ لە دراوسەکەی میرات ببە. ئەوەندە لە ڕوتبەیەکی بەرزە جبرائیل عليه السلام ئەیگەیەنێ بە رسول الله صلى الله عليه وسلم، ئەویش ئەیگەیەنێ بەم میلەت و بەم ئومەتە. هەر خۆی ئەفەرمێ رسول الله صلى الله عليه وسلم سێجار ئەفەرمێ والله لا يؤمن والله لا يؤمن والله لا يؤمن، سوێن بەخوا ئەو کەسە ئیمانی نییە من لا يأمن جاره بوائقه، ئەو کەسەی کەوا دراوسەکانی ئەو کەسەی کە دراوسەکانی بەرامبەر بە خراپەکاریەکانی ئەمین نین. ئەبێ هەموو ئینسانێکی مسلمان کە بیەوێ ئیمانی بە رب العالمین ببێ، ئەبێ دراوسەکانی لە هەموو خراپەیەکی ئەم پارێزراو بن، خراپی دەست، خراپی داوێن، خراپی قاچ، خراپی زمان غەیبەت، خراپی تەنانەت گوێ بیستن و جاسوسیکردن بەسەری دراوسێوە. جا بزانە لە حەدیثێکە هاتووە ئەفەرمێ خێر الجیران عند الله، چاکترین دراوسێ لە لای خوا خێرهم لجیرانهم، ئەو کەسەیە کە زۆر چاکە بۆ دراوسەکەی، چەند چاک بێ لەگەڵ دراوسەکەیە ئەوەندە لە لای خوا چاکە، ئەوەندە لە لای خوا ڕێز و حورمەتی هەیە و لە لای خوا بە خەیر باسەکرێ. ئەفەرمێ ئەگەر کەسێک لە ڕیوایەتێکە ئەگەر کەسێک سەبارەت بەوەی کە داوێن بەرامبەر بە دراوسێت ئەبێ پارێزراو بێ، ئەفەرمێ لأن يزني الرجل بعشرة نسوة أيسر عليه من أن يزني بامرأة جاره. ئەفەرمێ ئەگەر لەگەڵ دە ئافرەتە زینا بکا کەسێک زۆر چاکترە بۆ ئەوەی، یا با بڵێن ئەوە ئەیسەرتر و کەمترە لەوەی کە یەک جار زینا بکە لەگەڵ ئافرەتێکی دراوسەکەیدا. یعنی ئەگەر دە زینا بکە لەگەڵ غەیرەدا ئەوە ئەیسەرتر و سەهلترە لەوەی یەک جار لەگەڵ دراوسەکەیە کارێکی خراپی وەها بکە. جا بزانە دراوسێ چه حقوقێکی بەسەرتەوە هەیە، چەند حەقێکی گەورە بەسەرتەوە هەیە. اینجا دراوسەی چاک نعمەتێکی زۆر گەورەیە.
ئەسحاب ڕەزا و ڕەحمەتی خۆیان لێبێ دائیمە هەوڵی ئەوەیان ئەدا دراوسەیەکی چاک بن و دراوسەیان چاک بێ. ئێمە نەک تەنها بمانەوێت دراوسەکانمان چاک بن لەگەڵمانە خۆمان نا ئەبێت دراوسێمان چاک بێ و خۆشمان چاک بین لەگەڵ دراوسێماندا. ئەفەرمێ عەمری کوڕی عاص ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ کاتێکەوە یەکێک لە جارەکان حیوانێکیان سەر بڕی بوو بۆ قوربانی زوو ئەیوت ئەوە هەدەیتە لجارینە اليەهودی ئەرێ بەشی دراوسەیە یەهودیەکەتان داوە بەشی دراوسە یەهودیەکە بەشی دراوسە یەهودیەکە ئەڵە چەند جار تکراری کردەوە تا پێیانوت بەڵێ بەشمان داوە تی وەڵاهی گوێم لێ بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زۆر ئامۆژگاری کردوین سەبارەت بەوەی کە لەگەڵ دراوسەیە باش بین. اینجا لە عەرەبا مەسئلەیەکی مەشهور هەیە بزانە ئەفەرمێ جارٌ کەجاری ئەبی دوئاد دراوسەیەک وەکو ئەو وابێ ئەفەرمێ ئەم کەسە پیاوێک بوو لە عەرەبا ئەگەر دراوسەکەی هەر کەم و کورتێکی بوو بۆی چارەسەرە کرد غەیری ئەوەش ئەگەر دراوسەکەی هەر کەسێک لەو چواردەوەرە لێ بمردایە ئەم دیەکی کامیلی تەسلیم بە مناڵەکانی ئەکرد سەد وشتر دیارە کەسێکی خوا پێدا و بەڵام چاک لەگەڵ دراوسەیە بووەتە پندێک هەتا ئەم ڕۆژ بە جوانی لە ناو عەرەبا باسەکرێ. ئەفەرمێ یەکێک لە پیاوچاکان عومەری کوڕی خەتاب ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ سەبارەت بە دراوسەی خراپ ئەفەرمێ سێشت هەن لە ئینسانە کە ئیتر ئینسان تووشی فەقیری ئەکەن. ئەفەرمێ یەکێکیان بریتێ لەوەی کە دراوسەیەکی خراپت هەبێ ئەو دراوسەیە ئەگەر چاکت کرد دای شارێ ئەگەر خراپەت کرد خراپەکانە بڵاو کاتەوە ئەبێ زمانمان گوێمان زۆر پارێزراوێ بەرامبەر بە دراوسێ چاکەیەکی دراوسێت ئەبینی بەیانی کە خراپەی ئەبینی بۆی بشارەوە نەکەی هەموو دەم باسی خراپەی دراوسەکەت کەیت و چاکەکانی بشاریتەوە. عومەری کوڕی خەتاب فەرمێ کەسێک ئەگەر دراوسەکەی وەهابێ ئەوە زۆر فەقیرە ئەو کەسە. اینجا ئەبوو ئەسوەدی دوئەلی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ کاتێکەوە ماڵەکەی فرۆشت پیانوت باشە ئەو ماڵە جوانت بۆ فرۆشت فەرمووی کورە دراوسەکەم فرۆشت دراوسەکەم زۆر خراپ بوو لەگەڵما ئەوم فرۆشت. ئەفەرمێ یەکێک لە پیاوچاکان لەگەڵ قوتابیەکانیە چوونە ناو کێڵگەیەکەوە ئەسپێکی زۆر جوانیان بینی کە ئەسپەکە زۆر ئازایانە غاری ئەدا و زۆر چست و چالاک بوو. ئەڵێ بە تەڵەبەکانی وەدوتی ئەم ئەسپە بۆچی چاکە؟ هەندێکیان وتیان ئەمە بۆ ئەوە چاکە جیهادی لەسەر بکەی، هەندێکی تر وتیان ئەمە بۆ ئەوە چاکە سوار بیت و بگەڕێ بەس شوێن حەدیسی ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم حەدیسەکان کۆکەیتەوە. یەکێک وتی ئەوە بۆ ئەوە چاکە کە بگەڕێی سەدەقە و خەیر و خێراتی پێ بکەی. فەرمووی نەتانزانی ئەم ئەسپە بۆ ئەوە چاکە ئەگەر دراوسێت خراپ بێ سواری بێ هەتا کوێ ئەڕوا بڕۆی لێی دوورکەویتەوە. دراوسەی خراپ پێویستە هەر یەکێک لە ئێمە خۆی لێ بپارێزێ و هەروەها پێویستە هەر یەکێک لە ئێمە لەگەڵ دراوسەکەیە زۆر باش بێت تا دراوسەکانی لەگەڵیا باش ببن. اینجا زۆر کات ئێمە خەڵکێک پرسیارەکە مامۆستا دراوسەکەم زۆر لەگەڵ ما خراپە. جا بزانە دراوسێکە مەهماکان لەگەڵ تا خراپە اینجا تۆ چاک بە لەگەڵیا، اینجا تۆ گەیشتویتە صفەتێکی وا ڕوتبەیەکی وا کەوا گەیشتبیتە مادەی بڕ گەیشتبیتە ئاستێکی وا کە چاکە و خێر و خێراتت لەگەڵ دراوسێکەتە هەبێ. ئەفەرمێ یەکێک لە پیاوچاکان کە زۆر چاکەکار بوو لەگەڵ دراوسەکەیە ئەفەرمێ جارێکیان کاتێکەوە پیر بوو نەخۆش کەوتە بوو لەسەر جێگە ئەڵێ کاتی ئەوەی هاتبوو ئیتر زۆر بە ناڕەحەتی زۆر بە عەزیەتەوە بتوانێ بجوڵێ و هەڵسو کەوتکە ئەڵێ وتی تخوا بمبەن با سەردانی ئەو دراوسەیەم بکەم. ئەڵێ خەڵکە زۆر تەعجبیانما لەبەرەوەی ماڵێک بوون زۆر خراپ بوون لەگەڵ هەموو کەسێکە خراپ، ئەمما ئەم پیاوچاکە ماڵی نووساوە بە ماڵیانە وتی ئیلا ئەبێ بمبەن. ئەڵێ کاتێکەوە بردیان چی بڵێ بەم ماڵەکە خۆیان زۆر تەعجبیانما کە ئەم پیاوە پیرە بەم تەمەنەوە بەم ماندوو بوون و نەخۆشیەوە هاتوۆتە بەردەم ماڵیان وتی تخوا ئیتر شەوان زبڵ مەکەنە ناو ماڵەکانمان، وەڵاهی 40 ساڵە دراوسێتانم کاتێکەوە زبڵتان کردوتە ناو ماڵم نەمهێشتووە مناڵەکانم بزانن کۆم کردوتەوە لام بردووە. هوشیار بن تخوا لەمە دووە هامەکەن مناڵەکان پێی ئەزانن ئەبێ بە شەڕیان دڵی ئێوە ئێشێنن من گونەهبارە بم لە لای خوا. بزانە چەند خراپەکارن لەگەڵیا ئەو چەند چاکەکارە لەگەڵیان. ئیمام ئەبوو حەنیفە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ دراوسەیەکی بوو هەراسانی کردبوو زۆرینەی کات بە تەپڵ لێدان و بە گۆرانی وتن ئیمام ئەبوو حەنیفەی ناڕەحەت ئەکرد. دوای زەمانێک بزانە ئەم پیاوە گەورە کاتێکەوە بیستی گوێی لە گۆرانی هاوسەکەی نابێ گوێی لە تەپڵ و دەفی نابێ ئەڵێ هەستا چوو بۆ ماڵەکە وتی ئەوە دراوسەکەم چی لێ هات؟ خەڵک زۆر تەعجبیانما بێتاقەتی دراوسەکەم ئەکەم. وتیان وەڵاهی ئەی ئیمام
کاری خراپی کردووە گیراوە وتی چۆن ئێستا لە سجنە وتیان بەڵێ لە سجنە ئەڵێ ئیمام ئەبوو حەنیفە یەکسەر ڕۆژت وەلای خەلیفەی موسڵمانان داوای لێ کرد بۆ لای ئەمیری موسڵمانان داوای لێ کرد کە ئەم گەنجەم بۆ بەربتە من ئەبمە کەفیلی ئیتر خراپە ناکە من ئەبمە کەفیلی ئەم وتیان ئاخر ئەی ئیمام ئەمە بەردەوام ئەمە ئیشێتی فەرمووی نەخێر من زەمانەتی ئەم گەنجە ئەەکەم زەمانەتی ئەەکەم ئەبمە زامنی ئەم گەنجە و کەفیلی ئەم گەنجە ئێوە بەرەڵای بکەن ئازادی کرد ئەڵێ گەنجەکە بوو بە دراوسەیەکی زۆر چاک بۆ ئیمام ئەبوو حەنیفە تۆ چاکە کار بە ڕۆژێ لە ڕۆژان دراوسەکەت بیرەکاتەوە و چاک ئەبێ مانگی ڕەمەزانە ئێمە بڕیارمان داوە چاک بین لەگەڵ دراوسەکانمانە ئەبێ سیارەکانمان تۆز نەکەن بەسەر دراوسێماندا ئەبێ بینابەرزەکانمان خۆر لە دراوسەکانمان مەنع نەکەن یا عەلە الئەقەل پرسێک بە دراوسەکەت بکەی ئەبێ گاڵتەی کەمبەها بە دراوسەکانمان نەکەین کە زۆر کە لەناو گەنجانە بەداخەوە ئەڵێم ئەم دیاردەیە دروست بووە کە گاڵتە یان بە سوکسێرکردن لە بەرامبەر دراوسەکانیانە یا گەنجی دراوسەکەیانە ڕوو ئەدا اینجا کاتێکەوە دراوسەکەت پرسە و ناخۆشیەتی تۆ خۆشی دەرمەبڕە حەقێکی دراوسەیە بەسەرتەوە لە زەمانێک لەمە پێشە ئەگەر لە منتیقەیەکە تەعزیەک بووایە ئەو منتیقەی هەمووی تەلەڤیزیۆنیدا نەئیگرسان حورمەتەن بۆ ئەو دراوسەی ئەوەندە ڕێزی لێ ئەگرت پێویستە ئێمە ڕێز لە دراوسەکانمان زۆر بگرین زۆر حورمەتیان بگرین پێویستە ئەو سیفەتە بەرزانە لەناو خۆمانە جارێکتر زیندوو کەینەوە اینجا با سەردان لە نێوان دراوسەکاندا ببێ با دەنگی تەلەڤیزیۆنەکان ئەوەندە بەرز نەبێ هەراسانیان کە با دەنگی مۆلیدەکەت وەها نەبێ هەموو دراوسەکانت ئیزعاجکە بزانە کاتێک ئەوان هەموو مۆریدیان هەڵکرد اینجا تۆ هەڵیکە نەکەی بەس بۆ ئەوەی لە ماڵەکەی خۆت دوور بێ بێنی لەسەر جادە هەڵیکەی با دراوسەکانت هەراسان بێ قەیناکە مهم خۆت ئاسوودەبی نەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وەسیەتی زۆری کردووە بە دراوسێ بە ئەوەندە دراوسەیەکی چاک بین کە نمونەی جوان بین عەبدوڵڵای کوڕی مبارەک ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ کەسێکی یەهودی دراوسەیەتی ئەم کەسە یەهودیە کە دراوسەیەتی خانوەکەی ئەڵێ ئەفرۆشم خەڵک یێنە سەری ئەڵێ ئەیدەم بە 2000 درەم پێی ئەڵێن ئەمە تەنها 1000 درەمەکە زیاتر ناکە ئەڵێ ئەخر ئێوە نازانن من دراوسەکەم عەبدوڵڵای کوڕی مبارەکە 1000 درەمیشی بۆ ئەو دراوسەیە چاکە با لەو ئاستا بین ئەفەرمێ عەبدوڵڵای کوڕی مبارەک 1000 درهەمی بۆ نارد بۆی احتیاجاتی خۆی جێبەجێکە ماڵەکەی نەفرۆشێ جا بزانە ئێمە ئەبێ هەوڵ بین دراوسەی چاک بین لەگەڵ دراوسەکانمانە باش بین تاوەکو ڕەب العالەمین دەروی خێرمان لێ ئەکاتەوە و خێر بەسەر وڵاتەکەمانە ئەبارێنێ یا ڕەبی خوای بمان کەرە دراوسەی چاک لە دراوسەی خراپ بە دوورمان بخەرەوە هەتا بەرنامەیەکتر بەخواتە نەسپێرم خواتان لەگەڵ